لە هۆڵی خاک لە ئێوارەیەکی شعری و میوزیکی و گۆرانیدا لە ساڵیادی ڕێکخراوی شنەبای خاک بە بەشداری شاعیر مامۆستا شێخ فوئاد بەرزنجی و هونەرمەندی بە ئەزموون زاهیر جەلال ئەم یادە بەڕێوە چوو. پێنجەمی ساڵیادی ڕێکخراوی شنەبای خاک 2018 لەسەر بنەمای زانست و خۆشەویستی خزمەت ئەم ڕێکخراوەمان پێکهێناوە. ئەمەش لە کاری ڕێکخراوەکەمە کاری هونەری و ڕۆشنبیریە لە شاری سلێمانی لە زۆربەی شارەکانی لەقمان هەیە. زۆربەی شاعیر و نووسەرەکان لە ڕێکخراوی شنەبای خاک خۆی بینیوێتەوە لەگەڵ چەند ئەکتەر و چەند کەسایەتیش لە ڕێکخراوی شنەبای خاکدان. لە خلال 5 ساڵە تقریبا 90 چالاکی هەمە جۆرمان کردووە لە ڕانیە لە کەرکووک لە سلێمانی هەتا نوێنەرەکانمان لە ئەوروپا چالاکی خۆیان ئەنجام داوە. زۆربەی کارەکان من ئەدەبی بووە، ئەدەبی پەروەردەیی بووە لە بەرنامەماندا لە بۆ 1 ڕۆژی جیهانی منداڵان ئەو منداڵانی کە بێبەشن لە خوێندن و لە ژیانی خۆش بۆ مەکتەبەکەی جەمالی حاجی عەلی خوێندنگاکی سەرەتایە کورتەفیلمێکمان هەیە. ئەم کورتەفیلمە لە سینەما عەرض دەکرێت لە چۆتە بواری جێبەجێکردنی تەسویرەوە و کاری داهاتووشمان چەند سیمینارێکی فکری و ئەدەبیمان هەیە لە ڕێکخراوی شنەبای خاک. لە هەموو وڵاتەکان لە هەموو جیهاندا ڕێکخراوە پێنجەمین دەسەڵاتی جیهانە کە ڕێکخراوەکان کۆمەلگا و شارەکەن. خۆزگە لە کوردستانی خۆمان ئەو مافی بە ڕێکخراو درابە لەو وڵاتەکانی تر کار و چالاکی هاوبەشیان کردبە، سیمیناریان کردبە. زۆر گرینگە ڕێکخراو بۆ کۆشاکردنەوەی کۆمەلگا بۆ خزمەتکردنی ئەدەب بۆ خزمەتکردنی گەنجان لەم جۆرە ڕێکخراوانە هەبێت. لە هۆڵی خاک بانگێشکران بۆ یادی دامەزرانی ڕێکخراوی شنەبای خاک. لێرەوە دەستخۆشیان لێکم پیرۆزبایان لێکم لە سەرجەم ئەندامەکانن و لە سەرروکی ڕێکخراوەکەیان هیوای پێشکەوتنیان بۆ خوازم. هیوادارم لە کار و نیشاتەکانی خۆیان هەمیشە بەردەوام چالێکیەکانیان بەردەوام بن و زەرورە ئەم جۆرە ڕێکخراوانە هەبن ناو کۆمەلگای ئەمڕۆی ئێستای ئێمە بۆ پێشخستنی کۆمەلگا و بۆ ڕۆشنبیریکردنی زیاتری کۆمەلگا بۆ خزمەتی بە تایبەتی جیلی گەنجەکانمان کەوە پێشکەوتن و پێشڕەفتەی زیاتر بە خۆیانە ببینن لە پێناوی خزمەتی کۆمەلگا، لە پێناوی خزمەتکردنی کۆمەڵی خێزانی، لە پێناوی ئەوەی کە لا نەدەین لە هەنێ عورف عادەتی خۆمان هەیە کە لە ژیانی ڕۆژانەمانە هەمانە لە کۆنەوە بمان ماوەتە دایکانەوە باوکانە لەنکەکان و باپیرانمان بۆمان ماوەتەوە ئەو عورف عادەتە لە چیز نەدەین نەین ڕوخێنین. چاو لە هەنێ فلیم و هەنێ دراما هەیە نەکەین کەوا تەسیراتی لەسەر کۆمەلگاکەمان لەسەر خێزانەکانمان هەمیشە جوان بووین بە هەر بە جوانی بمێنینەوە و پێویستیشە لێرەشەوە کە بە داوا بکەم لە جاتی ئەو بەڕێزەی کە ئێستا جۆم لێبووتی بەداخەوە چوین بۆی کەەوە هاوکاری مام کرێت بۆ ڕێکخراوەکەمان بۆ خزمەتکردنی بەشی مناڵان، بەشی کۆمەلگای خەڵق، بەشی شاعیر و ئەم شتانە ئەڵێ کەس هاوکاریێکیان نەکردوین. هیوادارم بپرسنەوە بزان شتەکە وایە کە جێ ئەوێ هاوکاری بکرێن ئەگە زانیتەن جێ هاوکاریان بکەن و لێرە دەستخۆشی لە کورساتی عزیزەکەم بۆ ئەم چاوپێکەوتنەی و بۆ ئەم دەرفەتی کە لەگەڵ جێبەجێیان کرد. هیوای پێشکەوتن بۆ کۆمەلگاکەم و هیوای پێشکەوتن بۆ ئەم ڕێکخراوە خوازم و هیوادارم ئەم جۆرە ڕێکخراوانە هەر هەبن بۆ پێشخستنی وڵاتەکەمان. وەڵی من هەر عینە قسانەی کە کردم ئەو شانەی کە وتمە بە لە پنای خزمەتکردنی ئەو خەڵقەیە و ئەو کۆمەڵە ڕۆشنبیرانی کە لێوێ دانیشتن و شاعیرانی کە لێوێ دانیشتون و ئەوەیە کە من یەکەم جاریشمە لەگەڵ ئەم ڕێکخراوە بەشدار بم و یەکەم جارە بۆ یەکەم جاری دامەزراندنیان ئەجنا ساڵی دەمێکە هەن بەڵام من یەکەم جارە بوو بۆ ئەم ڕێکخراوە لەم یادە پیرۆزانە بەشدار بم بە چەند گۆرانێک بەشداریم کرد و ئێستا ڕۆزم گۆرانێکم ماوە بێڵم. دەستخۆشیتان لێکم جارێکی تر سپاس بۆ هەمووتان.